ساگە ڕۆژتان باش ئەمڕۆ بەڕێز دکتۆر ڕێڵ فەرێدون جەنابی بریکاری وەزارەتی تەندروستی سەردانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی کرد بۆی هەم لە نزیکەوە ناسانینە بێدەوان تیمی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی جەنابیان بکرێ و هەروەها لە نزیکەوە گوێ لە ئەو کێشانە بگرێت کە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی هەیەی بۆی لە کاری داهاتوو پلانی داهاتوودا بتوانێت ڕنگدانەوەیان هەبێ و چارەسەریان بۆ بدۆزێتەوە. ئێمە بە خێرهاتنی خۆی و تیمەکە یەکەین کە لە وەزارەتی تەندروستیەوە تەشریفیان هێناوە. سپاس دەکەین بۆ گوێگرتنی لە کێشە و کەموکورتەکانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی. دووبارە بەخێر بێ سەر چاو ئێستا خۆشیێگەر وتێشتی زۆر سپاس بۆ کاکتۆ سەباح و لە برادەرانمان وە سەرجەم بەڕێوەبەرپشتەکان و جێگرە بەڕێوەبەرەکانی بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی سلێمانی. سپاس بۆ کاکتۆ ئارام و بەڕێزانی کە لە وەزارەتەوە ئەمڕۆ لەگەڵمان هاتن بۆ ئێرە. وەکو جەنابیان ئیشارەتیان پێدا ئێمە دوای دوو مانگ دەست بەکاربوون لە وەزارەتی تەندروستی بە باشمانزانی لە هەفتەی ڕابردووە چوارشەممە سەردانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێرمان کرد و ئەمڕۆ هاتین بۆ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و دواتری دەچینە تەندروستی دوهۆک و شارەکانی دیکە. بەبەستیش لە سەردانەکە هەم وەکو بەڕێزیان ئیشارەتیان پێدا هەم لە نزیکەوە ئاشنابوونە بە ستافی کارگەڕی بەڕێوەبەرایەتی گشتیەکە و دەشەکردن و ناقەشەکردن و گفتوگۆکردنە لەسەر باردۆخی ئێستای تەندروستی و بە تایبەتی باردۆخی ئەمڕۆ کە هەمومان بە پەرۆشەوە بەداداچوون و هەڵسەنگاندنەکەین بۆ توشبوانی کۆرۆنا و ئایا جۆرە گۆڕاوەکە تۆمار کرایە تۆمار نەکرا. بۆیە من بە سوپاسەوە جارێکی دیکە بۆ سەرجەم خوشک و برابەرێزەکانمان لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی لە خودی جەنابی کاکتۆ سەباح بۆ سەرجەمیان ئێمە ئەمڕۆ نزیکی سەعاتێک دەردەشە و گفتوگۆیەکی ورد لە نزیکەوە کرا و تیادا هەم بیرروبۆچوون و ڕوئیای کارکردنی خۆمان وەکو بریکاری وەزارەت خستە ڕوو و داوای هاوکاریمان لە بەڕێزیان کرد بۆ ئەوەی کە بە بیرۆکە و بە پرۆژەکانیان دەوڵەمەندی کارەکانمان بکەن و سەر لە نێدوو پاتیشمان کردەوە کە ئێمە وەکو ئەندامێکی تیمەکانیان چ لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی چ لە هەر بەڕێوەبەرایەتی دیکە و خودی ناو دیوانی وەزارەت پێکەوە بتوانین وەک تیمێک وەکو جاران بە بەردەوام کاری باشتر و خزمەتی باشتر بە وڵاتیان بگەێنن. سپاس بۆ جەناب. من گۆرانم لەگەری کورسان سەبارەتدا تۆمارکردنی پێنج حاڵەتەم ڕۆژ پارێزگای سلێمانی باپەڕی گەرمیانی هیچ گومانێکی وایە حاڵەتی وایە تۆمارکرا بە گومانی لەسەر نەخێر. جگەل و پێنج کەیسەی شاری هەولێر کە چەند ڕۆژێ ڕابردوو باس لەوە کرا گومان لێکراون. پێشتر ئێمە لە ڕێی ڕێکخراوی تەندروستییانیەوە کەیسەکانمانە نار بۆ کۆنفێرمیشن و تاکیدکردنەوە بۆ دەرەوەی وڵات. بەڵام خۆشبەختانە توانیمان لە چەند ڕۆژی ڕابردووە کیتی تایبەتی شیکاری بە کۆڤیدی گۆڕاو دابین بکرێ و ئەو پێنج کەیسە بەداخەوە ئەمڕۆ تۆمارکران وەکو کۆڤیدی جۆرە گۆڕاوەکە. ئەوانی دیکەش کە لە شارەکانی کە گومان لێ دەکرێت مثل لە سلێمانی نیمانە لە شارەکانی کە لە چەمچەماڵ ئێستا هەمانە بەڵام گومان لێکرا و تاکید نەکراوەتەوە ئەمڕۆ ئینشاڵڵا تا بەیانی ئەمە شتێک نییە خۆمان لێفشارینەوە یاخۆ پیشارینەوە لە هاوڵاتیانی خۆشەویستمان بەڵێ جۆرە گۆڕاکە و پێشتر چاوەڕوانکراو بوو کە لە بەغدا و شارەکانی دیکەی عێراق و ئێرانیش هەبووە وتمانە ئێمە ڕوبەڕووی دەبینەوە و لا ئێمە تۆمار دەکرێت بەسکەی دڵنیا بووینەوە وەکیتی تایبەتمان هەبوو بەداخەوە بەڵێ لە هەولێر تۆمار کراوە بەڵام لە ئێستا لە شارەکانی دیکە کەیسمان نییە کە گومانە جارێک لای نەکراوە. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم لە هەرێمی کوردستان چەند نەخۆشخانەی ناڵانمان قاوشی تایبەت بە جەنابتان یەکەم کۆڤیدی 19 بێ یا توێنی بێت گۆڕاوەکە چه یوکەی ڤاریانتی بێ یا ساوز ئەفریقا بێت کە ئێمە هەمومان خۆمان بۆ یوکەی جۆرەکەی بەریتانیا ئامادە کردووە. زۆربەی زۆری نیشانە و مامەڵەکان و خۆپارێزەکانی هاوشێوەی کۆڤید 19 زۆرە کۆنەکەیە.
تەنها چەند تایبەتمەندیەک وەکو چۆن ئێمە لای خۆمان نەماندیەوە بەڵام ئەو ڕێپۆرتاژانە و لەگەڵ ئەو سەرتەرانی تایبەت بە کۆڕنا لە جیهانی دەرە و وڵاتانی پێشکەوتوو کە ئێستا ئەوان لەناو چەند مانگێک لەناو مەعانەتەکە ئەژین دەرکەوتووە کە دوو خاسێتی تۆزێک تایبەتمەندی تیایکیانەوەیە نیشانەکانی خێراتر بڵاو دەبنەوە دەرەکەوە لەناو کەسەکانە دووهەم لە خوار ئەو تەمەنەی کە ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستانە بڵاو کراوە کە لە نێوان تەمەنی 30 بۆ 39 ساڵ کاریگەر بوون بە کۆڤیدە کۆنەکە کۆڤید-19 ئەم جاران لە تەمەنی کەمتر کاریگەر لەسەر دروستەکە بەڵام نەخۆشخانەی تایبەت بە مناڵانیا بە گەورە نەخۆشخانەی تایبەت بە سەردەری کۆڕۆنابوونی هەیە پێویستە کە نەخۆشخانەی مناڵانیان نەخۆشخانەی گشتی بکەی بۆ دابین بکەیت ئەمان لاینی تریتمنتە ئەو قوتابخانەی هەولێر کە هەفتەی پێشوو داخرا داخستنەکە کاتی بوو ئێمە قسەمان لەگەڵ بەڕێوەبەری گشتە نووسی هەولێر و هەروەها وەزاری تەربیە و بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێریش کردووە تەنها وەکو ئیجراتێکی خۆپارێزی بوو بۆ ئەوەی کە سەرجەم قوتابخانەکە تعقیم کرێ و دوای کەوەی شیکارەکە دەرەچێت چەند کەس پۆزتیڤە لە گومانێکراوەکان قوتابخانەکە جگە لەو پۆلە داوامی خۆت بکات. وەزارەت هیچ پێشنیارێکتان کردووە بۆ قوتابخانەکان یاخۆ کەرەنتینەکردن؟ نەخێر ئێمە بڕیارە دوو بەیانجلەی باڵای ڕۆبۆڕەی کۆڕۆنا دابنیشێەوە کۆمەڵە بشاردا کە ئێمە بە شێوازێکی فەرمی یا بە زمانی بە ئۆڕەڵی قسمانە باری جێبەجێکردنەوە لەگەڵ برادرانمان لە بەڕێوەبەردەگشتی شارەکانە ئیشمان لەسەر کرد ئەویش سنوردارکردنی هاتوچۆ بوو لە نێوان ئێمە و شارەکانی دیکەی عێراق ناچار لە کۆتای ئەو بژاردەیەمان قبول کرا کە هاوشێوەی سوورەکانی دەرەوە فڕۆکەخانەکان کە هاوڵاتیان لە دەروی وڵات چ میوان یا هاوڵاتی خۆمان نەگەڕێتەوە PCR-یان بۆ بکرێ و هەروە فۆرم و ئەدرێس و تاودیان پێ بفرێتەوە کە لە شارەکانی دیکە داخڵی خاڵە سووریا بازەکانی ئێمەوانە لە خسایە نەخێت دەستادا نەکرێت پشکنینی ڤایرۆسی کۆڕۆنادا بەستەنها لە هەولێرەکرێت چونکە زانیاری هەیە ئەو کیتانەیە کە بەکارێ لێ بۆ پشکنینی ڤایرۆسی کۆڕۆنا تەنها لە هەولێر بۆچی لە سلمانی ئەمڕۆ وەریەگرنە مشارەکە ڤاکسینەکە بڕیارە لە سەرەتای هەفتەی ئایندا واتە تا هەفتەی یەکەمی مانگی سێ بگاتە کۆگاکانی تایبەت بە دەرمە بە تایبەتکرا بۆ هەڵگرتنی ڤاکسینە لەو ماوە دیاریکراوی کە ترانسپۆرتیشن و نەقل و ئەگرێتە کۆگاکانی لە شارەکانمان تایبەت کە هەر سنتەرمان هەیە گروپی یەکەم کە پێی ئەدرێ ئەوانن کە لە هێڵی پێشەوەی ڕوبەڕووی کۆڕۆنان واتە ئەوانەی لە نەخۆشخانەکان و سەرەکانی کۆڕۆنا کارەکەن و ئەو هەواڵەشی کە لە پشای نوێی ڕێکخراوی دەرەجییانی فێڕاگەیان هەفتەی ڕابردوو لە سەردانیا بۆ وەزاری تەندروستی فێڕاگەیانی کە ئەو ژمارەی بەدەستمانەگا ژمارەیەکی خراپ نییە ئەتوانین جگە لەوانەی کە لە سێکەی تەندروستی کارەکەن و لە هێڵی پێشەوەی ڕوبەڕووبنەوەن ئەوانەی کە تەمەنیان هەیە و نەخۆشی درێژخایانیان هەیە ئەوانیش گروپی دووەمن کە بەریانەکە و باچیانە ئیجباری نییە بەڵام ئێمە هیواخوازین هەموو کەسێک بێت دوودڵی بەکاری بێنێت بەڵێ کاک بڕیار ئێمە ئەو کێشانەی کە لە وەزارەتی تەندروستی یاخود لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی یا لە هەولێریا لە دووەک تقریبا هەمان کێشن ئەوە نێت تایبەت بەندێ بم بە شوێنێک و لە شوێنی شکابوونی نەبێت کێشەکان بەشێکی ئەو کێشانن کە لە سەرانسەری وڵاتە و کێشەی ئابووریە مەسەلەی موچەیە کە گەورەترین کێشەیە کێشەی دووەمیش هەندێک پەیوەندی بە ئیستحقاقاتی مالی و تەخسیسکردنەوە هەیە ئەم کێشانە کێشەی گشتگیرن ئێمە بەدەر لەمانەی کە باس کرا لە 4-5 خاڵی سەرەکی خۆی کردوێتەوە ئێمە وای لێ دەکەین کە بە نووسراوی تایبەت و بە بەرنامەیەکی تازەتر بە جەختکردنەوە کای لەسەر بکەین ئەوەی لە دەسەڵاتی خۆمانە بە دڵنیایەوە لە ئەجندای کاری چ من چ جەنابی وەزیر چ وەزارەت و سەر خودی بەڕێوەبەرایەتە گشتیەکان و بەڕێوەبەری گشتی تەندروستی ئەو شوێنە کە مەسەلای کارتۆ سەباح و بەڕێوەبەری گشتی سلێمانی ئەوەی دەسەڵاتی خۆمانە و نەکراوە هەوڵەدەین بیکەین و ڕێکاری تازەی بۆ بێچینەوە ئەوەشی لەسەر خۆمانەوە هەیە ئێمە ئەومان لەسەر جەختی لەسەر بکەین و بەردەوام پێداگیری لەسەر بکەین و هەوڵ بدەین ینی بیرۆکەی تازە و پرۆژەی تازەمانەوێت بۆ هەندێک لەو کێشان
بەڵێ فەرموو. پێوەستە خەڵکیەکان ساژە داچنە داهاتی پێوەستان لەدەستە بۆ بابەتی پشکنینەکان و وەرگرتنی و ساقلانەوە تایبەت بە پرسی سندوقی شێرپەنجە پێشتر داهاتێکی تێدا حکوومەت سنووقی سەڵاتانی بەڵێ بەڵێ کاتی تێدا پێستا ئەو داهاتە چی لات و داچنە حکوومەت جەنابە لە چ کەناڵێ بووین؟ پێناوتی من دوێنێ مقابلێکم لێنارتی کرد و پێم ڕاگەیانم من بەپێی یاسا ئەندام نیم لە ئەنجومەنی دژنەی ئەنجومەنی سنووق هیچ زانیارێکشم لەسەر نییە لەبەرەوە ئەو وەڵامە پرسیار نات ئەو پرسیارە وەڵام نادات. في حال لم تغلق المدارس في إقليم كردستان ما كان تحضيرات داخل الصحة من أجل عفوا في حال لم تغلق المدارس بعد غد يقرر أن تغلق أو لا تغلق المدارس لا. في حال لم تغلق المدارس حتى الآن ما هي التحضيرات بالنسبة لنا؟ التحضيرات قبل مثل ما قلنا قبل احنا كل التحضيرات والقوانين كنا نمشي به في كردستان على موضوع كورونا نفس المنوال احنا نمشي عليه واكو تحضيرات اخرى ولجان مع الرقابه مديريات الصحه والاداريه بكل مناطق هذولا يكتبوا الدورات مالتهم والشغل مالتهم على المدارس وطبعا برنامج التوعيه كله نمشي عليها ونداوم بس بالوقت الحاضر ان شاء الله بعد باشر احنا ما نقرر اغلاق المدارس حد الان. استاذ فراس احمد التلفزيون العراقي. يا حبيبي. اذا تحدثنا عن طبيعه هذا المؤتمر الصحفي بصوره عامه باختصار باللغه العربيه عن طبيعه هذا المؤتمر وما هو الهدف الرئيسي من هذا المؤتمر الصحفي اليوم. افتكر اني حكيت على هاي اليوم والاجتماع والجماعه مال مديريه الصحه السليمانيه اللغه الكرديه وما يحتاج نحكي عليه بالعربيه. انا حكيت على هذا. شكرا جزيلا. مجازات الدكتور البدايه سمسارك من جناب برز في الصباح يقول لك من اوانيا وتيجر بيتكو في ذلك الله بيتو لما كيسكرنا دستي رخاية الدستي جانية عم يبزان بيوا شي كاريكا تينا جبت بين التوسوال الجريك روزنامه بس جو بكاغر بيت كوفيد بيا كبلاو بيتوا اوان باهماني لغير رخاية الدستي جانية كيسكر يعني برضو ده بالنسبه بارز بزان كونتاكت على لغير رخاية الدستي جانية ايما كونتاكت مان لغير رخاية الدستي جانية زور باشا نكتنها لكيسي كورونا بلكو بردوام لقل معنا أوبون وحفير رابردو لبساوي نوي أو رخراوة لشاري هولير سرداني كردين دكتور أحمد كبيشتر لولاتي دي كبوة سفر شاري أو رخراوة قوري كردوا هاد بو هم بو سردان وهم بو خوناسان وهم دوبات كردنوي بشتوالي كان لقل تدرسي هريما وأقصي كاكو صباحي باسي كل هما قصي إيمي ما بيشتر او كيسانيك الجمان مالي هبولا جاي كرنوي جورا نيوكا قريت الرخاوة كوا ما نادى دروي والله نكي سكب كده مشي كاري كمان انا اقول تجيب كرنوات والله خوش بختانا يسكت كمان لا لشاري هو يرم بكار هذا ان شاء الله بيانيش لنسبيكات الاستعمالي شارعين دي بكار دي بو تأكيد كله كونفيرميشن لسر او كيسانا ايا كوفيد غورا وكان يا كوفيد غورا يكاد باردوخي أو هلا كان الاستاء مع شخرابية أما يبدوها روشنا نيوكان كما هالدوينة كيش تشاوري معنا كتبت إن شاء الله دوبا يعني أقل نجنة الكوبيت وكو شعر بالبيضاء يما كمال الركار جاخد كرنو تازة إيش دواني مو كتاكد هالي كراو انجام مدري دوام لبازكاني نيوان إمو شاركاني ديكي عراق بسيارة كيو فورمي أدريسو تعود فرقة دوبا هولاتي داخل بيتش ميوان بيتش هولاتي هاتشوكا خالي سيم بشار كرنو بردام بلسري خالي شكي ما بوكيو كردني أو انجامان واتب مثلا بياني لتشويني كجاجي هريمي ترسانا أم كيسد أم كورونا فازي دزيشانة كري لما واجب ما لو صالي رابطو لسد جور إنه كورنكا رفيد كينو مسحي جاوزي زوري نية
هەندی دارم لە زێندەی کۆڵەتیکەوە خۆی باسەکرێت لە خەستەخانە تایبەتەکاندا خەستەکان بە شێوەیەکی بەرچاو بەرز بووەوە وەزارەتی تەندروستی چی کردووە وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان لە چەند هەفتەی ڕابردووە ینی سەروبەندی دەست بەکاربوونی من لەناو وەزارەتەکەیە زۆر بە شەڕی بەرنامەمان یەخستنەوەی ئەو تەسعیرانەیە ئەو نرخانەیە تابی لە کەتی تایبەتە تەنانەت ئێمە زە پرۆژە یاسایەک ڕەشنووسێکمان ئامادە کردو تایبەت بە کەتی تایبەت بەڵام بۆ کۆرۆنا ئێمە ئەو ڕقەمانە کە پێشتر بە ئاگاداری پەرلەمان ئەو ڕێژانە دانراوە زیادەڕەوی تیاکراوە ئێستا هەفتەی ڕابردوو لە شاری ئەولێر کاکتۆر ئارام ئاگادارە ئێمە خەریکی ئەوەین ئەو بڕەپارەیە و خەرامەنێتەوە بۆ حکومەت بیدێنەوە بە هاوڵاتێک ئێستا لە کاتی ئێستامانە لەگەڵی شێرە و خەستانەکەیانە